ئەمڕۆ 10 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر جینۆسایدکردنی کوردانی ئێزدی لە شەنگال. بۆچی فەرمانی لە ناوبردن و جینۆسایدکردنی ئێزدیەکان دەرکرا؟ هێشتا بە هەزاران هاوڵاتی ئێزدی چارەنووسیان نادیارە. سڵاوتان لێبێت، من پشتیوان کەریمم لە یەک باسی ئەمڕۆ زانیاری لەسەر ئەم بابەتە دەخەمەڕۆ. ئەمڕۆ 10 ساڵ بەسەر ئەو کارە ساتە گەورەیەدا تێدەپەڕێت بە هەزاران ئێزدی ڕفێندرا و چارەنووسیان نادیارە و برینی ئەو کارە ساتە هێشتا خوێنی لێدەچۆڕێت. بەرە بەیانی ڕۆژی 3 ئابی 2014 شەنگال و ناوچەکانی دەوروبەری لەلایەن چەکدارانی داعشەوە هێرشی کرایە سەر و توانیان بە ماوەیەکی کەم ناوچەکە داگیر بکەن و هەزاران ژن و منداڵ و پیاوی ئێزدی ڕوبەری و مەڕی بوونەوە. ئەوانەی دیکەش لە ترسی تیرۆستانی داعش ڕویان کردە چیای شەنگال و گەمارە و دران و بە گەرمایی هاوین و بێ ئاو خواردن مانەوە. چەندین منداڵ و هاوڵاتی بەهۆی تینوێتی و برسێتی و نەخۆشی گیانیان لەدەستدا لە دوای ناماری نووسینگەی ڕزگارکردنی ڕفێنراوانی ئێزدی کە بڵاو کراوەتەوە. ئاماژە بەوە کراوە ئێشتا هەزاران کوردی ئێزدی بێسەر و شوێن و ئاوارە. سەرۆک بارزانانی لە پەیامێکدا لە یادی جینۆسایدی ئێزدیەکان و داگیرکردنی شەنگال دەڵێت جینۆسایدی شەنگال برینێکە لەسەر جستەی گەلی کوردستان. لە بەشێکی دیکەی پەیامەکەیدا سەرۆک مەسعود بارزانی ئاماژە بەوە دەکات جینۆسایدی شەنگال و ئەو تاوانە تیرۆستانی داعش 10 ساڵ بەر لە ئێستا لە دژی خوشکوبرا ئێزدیەکانمان ئەنجامیاندا برینێکە لەسەر جستەی گەلی کوردستان. لەلایەکی دیکەوە مەسرۆر بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە دەیەمین ساڵیادی جینۆسایدی ئێزدیەکان لە بەشێکی پەیامەکەیدا دەڵێت هەرچەندە 10 ساڵ بەسەر ئەم تاوانە تێدەپەڕێت، بەڵام بەداخەوە ئێش و ئازار و مەینێتەکانی خوشکوبرانی ئێزدی کۆتایی نەهاتووە. هێشتا ژمارێکی زۆریان بێشەر و شوێن و بەهۆی خۆسەپێنی میلیشیا و هێزە چەکدارەکانی دەرەوەی یاسا لە شەنگال دۆخی دەڤەرەکە ئاسایی نەبووتەوە و ئاوارەکانیان توانیەوە بگەڕێنەوە بۆ ناوچەکانیان. ئەمڕۆژ لەسەر بڕیاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر تاسەری هەرێمی کوردستان بەگشتی و بە تایبەتی ئیدارەی سەربەخۆ سۆران بۆ ڕێزگرتن لە قوربانیان و جینۆسایدی ئێزدیان بەرپرسانی دام و دەستگا ئیداریەکان خولەکێک وەستان بۆ ڕێزگرتن لە قوربانیانی ئەو کارە ساتە. بە یارمەتی هاوکارانم یەک باسی ئەمڕۆمان پێشکەشکردن. هەر شاد.